شیرینێک دروست دەکەم کە مینی کرواسۆنی پێگوترێن مینی کرواسۆنی سادە دروست دەکەم لەوەی دوایی بتوانین بە شیرینیەکەوە یاخود مەسەلەن بە نۆتێلا یان بە مڕەبا یان بە شیلە شیرینتری بکەین و بتوانین بیخۆین. ئێستا دەست دەکەم بە دروستکردنی شیرینیەکەم بۆچی باسم کرد کرواسۆنی سادە مینی دروست دەکەم. باشە ئەوە هەویری حازری باف باستری یاخود هەویری کاهیە بەو شێوەیە ئەیبڕین بە شێوەی سێگۆشە ئەیبڕین. بەو شێوەی تەنها لولیەکەین هیچ شتێکی تێناکەن چکە لە ئەخیردا دەمەوێت لە بۆ ڕازاندنەوەکەی نۆتێلا یاخود شیلە ئەو شتێککە ئارەزوت لێ بێتوانی بەکاری بینی. بەو شێوەیە کرواسۆنی زۆر وردی و بچکۆکە دروست دەکەین. ئەوجا پاشان هەموو ئەوانەی کە دروستمان کردێ لەسەر سمی فڕنی دانین و لەناو فڕنی دانین سەروبنی پێکەوە پێکەین بە دەرەجە حەراری تەقریبەی 160 پلا لە ماوەی 10 دقە. بەردەوامە بم لە بڕینی هەموو هەویرەکە بەو شێوەی زۆر ئاسانە زۆریش بەتامە ئەو ئەتوانن میوەی لەگەردا بنێن ئەتوانن شیرینی دیکە مڕەبا نۆتێلا شیلە هەر شتێککە بە خۆتان حەستان لێبی بەسەری دابکەن یاخود ئەوها بە سادەیی لەگەر چایەکی شیرن بیخۆنەوە. بەردەوامە بم لە دروستکردنی مینی کرواسۆنەکەم هەتاوەکو کرواسۆنەکەم حازرە بی و لە پاشانش ئەیخەمە ناو فڕنی مینی کرواسۆنەکەم بەو شێوەی دەرچوو ئەمن لە بۆ خۆم ئێستا بە نۆتێلا و بە گوڵەباخی ڕازاندیتمەوە ئەتو هەر شتێک کە ئارەزوی پێتوانی جوانکاری لە بۆ بکە یاخود بتەوێت بە سادەیی بەکاری بینی یاخود پێشکەشی بکەی ئەوە بە ئارەزوی خۆتە.